باشە لەسەر کەرتی گەشتیاری قسەکەین من هەمیوانێکم هەیە لە ستۆدیۆ نادر ڕاستین و سەر و شارەزا لە بواری گەشت و گوزار کاک نادر بەخێر بێ بۆ ستۆدیۆ کوردستان. زۆر سوپاس بۆ بەڕێستان. کاک نادر ئەگەر وەبیری بێنینەوە هەرێمی کوردستان لە دوای ئەوەی دەستی کرد بەو هەڵمەتەی کە وەک ناوچەیەکی گەشتیاری لە ناوچەکەدا خۆی بناسیێنێت زۆر هەژار بووین لە سەرەتاوە، بەڵام وردە وردە هەنگاوی باشماننا. ئێستا بارودۆخەکە گەشتۆتە چکۆ لە هەرێمی کوردستانەکرێت بڵێن ئەو بنەمایانەی بۆ ناوچەیەکی گەشتیاری پێویستە لە هەرێمی کوردستانە فراهەمەوە هەیە. بڵێ سوپاس بۆ ئێوە. سەبارەت بە کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان لە ماوەیەکی کورت و خێرادا گەشەکردنێکی باشی بەخۆیەوە بینی هەر هیچ نەبی لە ڕووی ناساندنەوە ئەو ناساندنەی نەبوو کە پێشتر هەیە. سەرباری ئەوەی ئەو هەموو قەیران و نەهامەتی و ئەو هەموو کێشانە لە هەرێمی کوردستان دروست بوویان بۆی دروستکرا، چ ئەوەی بناو خۆی دروست بوو، چ ئەوەی بۆی دروستکە، هەر هەموو کاریگەری سلبیان کردە سەر بۆ نمونە شەڕی داعش و کۆڕۆنا. ئەوانە دوو لێدانی بەهێز بوون لە کەرتی نەک گەشتیاری لە هەموو کەرتەکان، بە تایبەتی کاریگەری زۆر خراپی لەسەر کەرتی گەشتیاری هەبوو. یان جار و بار لێرە و لەوێ پێشی 2014 هەندێک جار وەزعی نائارام ڕوودەدا، یان لەسەر سنوورەکان و فڕۆکەخان و تۆپباران و ئەوانە سەرباری ئەوانە، یعنی سەرباری ئەوانە ناساننێکی باش و خێرا هاتە پێشەوە و ژمارەی گەشتیاران تا ئەندازەیەکی باش گۆڕانکاری بەسەردا هاتوو گەشەی کرد. بەڵام لەگەرەوەش ئەگەر بینە سەرواقع ئێمە خۆ بەراوردکەین لەگەر وڵاتان و لەگەر جیهان و لە کەرتی گەشتیاری هێشتا ئێمە زۆرمان ماوە. ئێمە لە زۆرەوە لە ڕووی سیستەماتیکی بەڕێوەبردنی کەرتی گەشت و گوزار و تواناکانی بەڕێوەبردنی کەرتی گەشت و گوزار ئێستا ئێمە لە سەرپەی خۆمان نینە. تواناکانمان زۆر لاوازن، شارەزاییمان کەمە چ لە ڕووی ئەکادیمیەوە هەرچەندە لە 2014 ئامادەی گەشتیاری 4 بەش لە کۆلیژەکان کرانەوە جێگای خۆشحاڵی بوو. یەکێک بووین لەوانە کە ئێمە ئیشێکی باشمان لەگەری کرد و لەسەری کرد. بەڵام هەرکردنەوە شەرت نییە کوالیتیەکەی ئێستا وا خەریکە، کوالیتیەکەیان نەک هەندە نزم بوویتەوە، وا خەریکە دادەخرێن. ئەوە کێشەیە. بۆ نمونە باز بکەین لە کۆلیژی کارجێر و ئابووری لە زانکۆی سڵاحەدین بەشێک لە 2014 کراوە، ژمارەی زۆر قوتابی پێگەیاند، ئێستا داخرا. ئەمە باش نییە، ئەمە بەنسبەت زۆر بەڕێوەبردننی کات بینە سەر بنەما ئەو سروشتانێک کە جەنابەت ئاماژەت پێدا. هەرێمی کوردستان و هەموو جیهان لە ڕووی گەشت و گوزاری لەسەر چەند بنەمایەک ئیش دەکات و دەڕوە. ئەو بنەمانە گەر بوونیان هەبوو کەواتە ئەتوو وڵاتێکی گەشتیاری یاخود بڵێن ئەتوو دەتوانی گەشت و گوزار پێش بخەی. بنەمای سروشتی هەموو ئەو بنەمانە دەگریتەوە کە لە ناو سروش بە سروشتی خۆی هەیە. ئیتر بەرزی و نزمی و دار و بەرد و ئاو و هەوا و تافگە و کانی و ڕووبار و هەموو ئەو پێکاتانەی لە ڕووی جیۆلۆجی لە ڕووی ژینگەی لە هەمووی دەگریتەوە. ئێمە لەوەیان زۆر دەوڵەمەندین، بە تایبەتی ناوچەیەکان دەرفەتی باشمان هەیە، بە تایبەتی بۆ گەشتیاری بڵین گەشتیاری وڵاتە عەرەبیەکان، چونکە ئەو سروشت و ئەو جوانی و ئەو بنەمانە لەوان نییە. بینە سەر بنەما مرۆییەکان هەموو ئەو بنەمانە کە مرۆڤ دەستی تێدا هەیە لە کۆن و لە نوێ. بنەما مرۆییەکان بۆ نمونە بۆ ئەوەی زیاتر ڕوونبی مەسەلەن شوێنە ئاینیەکان، شوێنە وارەکان، شوێنە پیرۆزەکان، هەرچی ئیشی دەستیە، هەرچی مرۆڤ کردیتی لە ڕابردوو ئەوانە سەرنجڕاکێشن. بڕوات هەبێت و ڕەنگە جەنابەت ئاگاداری من گەڕانەشی وا دەکەم، شوێنی وا دەبینم، ڕەنگە دەڵێم ئەو شوێنانە وام لێ هاتە بەرەم لە هیچ دنیای نییە. بەس هەنێ جار ناوەکانیشیان ناڵێ کاک نادر بوو بەس بۆ پاراستنی شوێنەکانە. لێرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم ئەو شوێنانە پارێزگاری لێ بکات و نۆژن و ڕێخستنیان بۆ بکات و بە گەشتیاریان بکات، داهاتێکی زۆر باشیان دەبیت. شوێنمان هەیە معالم یعنی لە ئەشکەوتی دەستکرد، سەیر و سەمەرەی زۆری تێدایە. یعنی بڕواتبی پێشم بسمەنا ئەو بابەتانە قەت ڕۆژێک لە ڕۆژان تەوەقعم نەدەکرا شتانە لە کوردستان هەیە. بەڵام ئێستا شتی زۆر سیر دەبین، مشتی زۆر سیر هەیە. هیوادارم ڕۆژێک بێت ئەوانە ڕێک بخرێن و پارێزگاریان لێ بکرێ و بە گەشتیاری بکرێن، تەنیا من نەیان بینم هەموو هاوڵاتێک مافی هەبی و جگەلەوەش بنەمای داهات بۆ گەشتیاری بۆ هەرێمی کوردستان. جگەلەوە بنەمای خزمەتگوزاریمان هەیە، ئێمە لەوەیان هەژارین. بنەمای خزمەتگوزاریش دوو بنەمای سەرەکیە، بنەمایەکیان ژێرخانە، بنەمایەکیان سەرخانە. ژێرخانەکە خۆشبەختانە وا خەریکە بەرەو پێشەچی، مەسەلەن بۆ نمونە ڕێگاوبان، چەندی ڕێگاوبان زۆربی، چەندی تونێل زۆربی، چەندی دوو سایت زۆربی، سەلامەتی گەشتیار، خزمەتگوزاری گەشتیار، گەیشتنی گەشتیار ئاسانتر و خۆشتر دەبی.
ئێستا لە زۆر جێگایەکان جادە دووسایدە مایتەوە ناوچەچاییەکان ناوچەچایەکان بەڵێ هێشتا ئەوێندەرێ کەم و کوڕی هەیە و خزمەتگوزاری ڕێگاوبان و خزمەتگوزاری نەک هەر ڕێگاوبان کۆمەڵی خزمەتگوزاری کە هەیە پێویستی پێیە. ئێمە لە هەرێمی کوردستان ئەو بنەمایەکمانە بنەمایەکی دیکەمان هەر لە خزمەتگوزاری مەسەلەی سەرخانە کە جێی حیوانەوە مانەوە و جێی ڕێبەریکردن و چاوساغی و هێنان و ئەو بەرنامە و هەموو ئەو شتانەی کە گەشتیار دەینی تێرە و گەشتیار دەباتە دەرەوە لەوەشیان هەژارین بۆ نمونە هەژارین با بنمونە وەرگین هەتا ئێستا لە هەرێمی کوردستان نووسنگەیەکی ڕێبەری گەشتیاری نییە کە جەنابەت گروپێکت پێ لە ئەوروپای بێ بچی ئەو نووسنگەیە دوو کەست بەگەر بدەن بڵێ ئەوە شارەزای ئەو بارانە بدگەینە ئەو بارەی هەتا دەچی و دەی و لەگەر تا ئێستا یەک نووسنگە نیە کەچی چەند ساڵێک پەیمانگامان هەبوو کۆمەڵێک کەسی دەرچوان ڕێبەری گەشتیاری بوون بەڵام مەبەستم ئەوە نیە ئەوانیش زۆر کاک نادر ئەگەر لەسەر نرخ و بەڵێ زۆرە لەسەر نرخ و کوالەتی قسە بکەین یعنی مرۆڤ ئەگەرەچێتە وڵاتانی تر ئەبینێت لە هەرێمی کوردستان لە ڕووی نرخەوە زۆر باشترە لە چاو وڵاتانی تر لە ڕووی کوالەتیشەوە من نازانم ویان بۆ تۆ بچێن تا چەند توانیمانە لە ئاست کوالەتی گشت و گوزارە بین بەڵێ نرخ و کوالێتی نە من نە جەنابەت کەسمان بڕیار نادەین نە حکوومەتیش کەس بڕیار نادا ئەو گەشتیارەی دێت ئەو بڕیار دەدا ئەو چونکو هەرچی بکەین 2000 دەبی ئێمە ڕزامەندی گەشتیار بەدەست بینین چونکە کە ڕزامەندی گەشتیار بەدەست نینین هەرچەندێکی ئێمە بڵێن نرخ هەرزانە هەرچەندێکی ئێمە بڵێن کوالیتی شەکانمان باشە گەشتیار هەیە 20 وڵاتی کردی گەشتیار هەیە 100 وڵاتی کردیە ئەو گەشتیارە دەزانێت نرخی من چەندەیانە نرخی من گونجاوەیانە شیاوەیانە شیاوی ئەوەیە جارێکی دیکە بێتەوە شیاوی ئەوەیە نرخەکانمان سەر ڕاکێش بن ئەو مقارنە دەکات کەواتە ئەوان بڕیار دەدەن بەڵام بە شێوەیەکی تا ئەندازەیەک طبعا نرخ باشە بەس لە شار بۆ شارە گۆڕێ بەڵام لە هەندێکی شانگرانە بۆ نمونە وتێلێکی 4 ئەستێرە و 5 ئەستێرە لە وڵاتانی دەوروبەری ئێمە زۆر هەرزانترە لە هەرێمی کوردستان ئێوە کێشەیە بۆ ئێمە ئەوە کێشەیە یعنی ئەوە کە باسی ئەوەی دەکەم ئەوە بنمونە و بە زانیاری باسی دەکەم بنمونە هەیە زانیاری هەیە و ڕقم هەیە ئەوە نیە لە خۆڕاوە برێم و هەندە خواردن هەیە بەڵێ هەندە خواردن هەیە گرانە ئەوانە تەسیر لەسەر گەشتیاریەکەن بەڵام ئێمە شتی جوانمان هەیە بۆ نمونە چەند گروپی گەشتاری کە من لە گەشت و گوزاری ئیشم دەکرد و ئێستاش هەر متابعیان دەکەم زۆریان دێن معجیبی چینە معجیبی کەلتور و دابوونەریت و پێشوازی و میوانداریەکەی ئێمەنە حەز دەکەن بخۆیان دەڵێن دەڵێن ئەو میوانداری و ئەو دابوونەریتە جوانەی پێشوازی لە خەڵک لە میوان دەکرێت بە تایبەتی ئەوروپیەکان زۆر شایدەوەمان بۆ دەدەن دەڵێن لە کەم وڵات ئەمە خاڵێکی ئەرێنیە کەواتە دەبی بۆ وەبەرهێنان لەم خاڵی بکەین زۆر باشە لە ڕووی گەشتیاری دەرەوەی وڵات باسی ناوخۆ ناکەم باسی عێراق ناکەم لە دەرەوەی وڵاتەوە ماوەی چەند ساڵێکە وڵاتانی کەندا و خەریکن وردە فێر بوون هەرێمی کوردستان ئەبینن و دێن سەردانەکەن لێرە ئەوان زۆر معجیبی ئەم شوێنانن و پێم وابێت ناساندنێکی باش شەکەن بە تایبەتی کەسە بە ناوبانگەکانیان کە سەردانی ئێرەکەن ئەمە چەند کاریگەری هەبوو لەسەر ناساندنی گەشت و گوزاری ئەم شوێنە گەشتیارەکانی هەرێمی کوردستان و هەروەها هاتنی زیاتری گەشتیار بوو چەندی ئەو یوتوبەر و برۆکەرانە بێن هەرێمی کوردستان و یا هاوکاریان بن و کار ئاسانیان بۆ بکەین و بێن ڤیدیۆ و کلیپ پشتی خۆیان لە سوسیال میدیا بڵاوکەنەوە ئەوە بەڕای من باشترین ناساندنە چونکە بلۆگەرەکان هەریەکی بە ملیۆنان بینەری هەیە هەر یوتوبەرەکان باما هەریەکی بە ملیۆنان بینەری هەیە کە ڤیدیۆیەکەن جا ئەو ڤیدیۆیە چ باشبی چ خراپیت هەردوو کاریگەری خراپیانێ بۆ نمونە لە فترەی ڕابردوو یەکێک لەوانە ماتۆڕێکی پێ بوو بە ماتۆڕ دەگرێت لە وڵاتەن هەتا هەولێر ماوێکی کەم زۆر بەداخەوە ماتۆڕەکەیان لێ برد بەڵام زۆر بەخێرا دۆزیانەوە دانۆ دەست بەس ئەو ناچی ڤیدیۆیەکی باش بکە باما بۆ ئەو قسەی باز بەڵام خاڵی ئەرێنیش ئەوەیە کە بە زووترین کات بۆیان دۆز بەڵێ جا ئەگەر ئەم چوومە ناو هەموو قسەکانی زیاتر سەبیاتەکانی پێشان دەدا کە مەسەلەن ئوتێلەکە هاوکاری نەبووە لە دۆزینەوەی کەسی بەگەر نەدایە بەخۆی گەڕایە بەڵام دواتر دەستی ئەمن و ئەسایش خۆش بیکە لە ماوەی 2 سعات هاوکاریان کردی و دۆزیتیانەوە بەس مەبەستم چییە مەبەستم وەیە مەبەستمەوە نییە من باسی حەدەسەک بکەم مەبەستم وێ ئەو حەدەسە بیتە ئەزمونێک بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەت بۆ کەرتی تایبەتیش ئیش لە سەرۆی بکە کە گەشتیار دێت تووشی ئەو هەڵانە نەبین مەبەستی من لەوەیە مەبەستی من لەوەی نییە
ئەوە بەتەنی بەڵام لە هەمان کاتە دیا خەڵکی دیکەمان هەیە بلۆکەڕندێنە هەرێمی کوردستان ڤیددیۆی جوانەکەن هەولێر وا پیشان دەدەن کە لە ئەو شارەیە کە لە ئەوروپا شاری وەنیە لە هەموو خەلیج عەرەبی شاری وەنیە و بەڵگەشمان ئەوەیە لە 2014 کە شاری هەولێر هەڵبژێردرا وەکو شارێکی لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی وەکو ناوەندێکی گەشتیاری بەڵگەیەکی زۆر جوان بوو بەڵام ئێستا کە هەندێک سلبیات بە دەردەخێت بۆ نمونە 24 ساعت لە میدیاکان باز دەکرێت هەولێر ژینگەیەکی زۆر پیسی هەیە ئاگامان لێ بێ ئەو کاریگەری زۆر خراپی لەسەر گەشتیار و لەسەر ناساندنی دەبی بۆیە دەبێ هەموو ئەو سلبیاتانە ئیش لەسەر بکەین بەرەو ئیجابیات و ئەو ئیجابیاتیانەی هەمانە دەرفەتە بیقۆزینەوە باشتری بکەین و خێراتری بکەین. بەڕێز نادر ڕاستین و سەر و شارەزار بواری گەشت و گوزار زۆر سپاس کاتەکەمان هەرەوە نەبوو. سپاس جەنابتان دەست خۆش.